سەدای ناڵە و فیغان و شینە ئەمشەو لە ناو دڵما لە بۆ تەسکینە ئەمشەو لە چاو فرمێسک لە دڵ تاسە کزە و ئۆف لە دەوری سۆزشی پەروینە ئەمشەو گرفتارم بەدەست ئەو شۆخە بۆیە لە ڕوومزستان لە دڵ هاوینە ئەمشەو لە تاریکی شەوی بەخسم کە یار هات منە وەرعالەمێ ڕەنگینە ئەمشەو لە مەیدانی ئەلەسدا من بەڵێن بوو کە قاتل لولبەرم ئامینە ئەمشەو بەشم شێری برۆ گەربێ لە تمکە بە مەمنونیت کام یاسینە ئەمشەو لە دڵداری گزەڵ بێماف و چێژە سروشتی دەستەمۆی گوڵچینە ئەمشەو بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەیەم جارەمان لێدوانە لەسەر ژیان و بەرهەم و ئەدەبیات و شیعرەکانی یەکێک لە سەربازەونەکان لە ناو ئەدەبی کوردیە یەکێک لەو کەسانەی چ لە بواری شیعر چ ئەدەبیات چ وەرگێڕان چ توێژینەوە چ گەلێک بابەتی زانستی ترا کاری کردووە بەرهەمێکی زۆریشی هەیە و بەڵام تا ئێستا وەکو شاعیرێک وەکو نووسەرێکی گومناو و توێژەرەوەیەکی گومناو لە ناو ئەدەبی کوردیا ماوەتەوە ئەویش شاعیری گەورە مەحموود کزەڵە بۆ لێدوان لەسەر بەرهەم و شیعر و ئەدەبیاتی ئەم شاعیرە گەورەیەمان برای ئەزیز کاک ئازاد مەحموود کزەڵ کە دەکاتە کوڕی شاعیر ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستاجان سوپاسی هەردوو پێشکارەکەمە و بەڕێزانی کە لە پشتی کامێرەوەن سوپاسی جۆگرانیش و بینەرانی بەرنامەکەشەکەین زۆر سپاس مامۆستاجان ئێمە وەکو نەریتی بەرنامەکە وایە ئەوڵکەڕەت ئەمانوێ شاعیر بە خەڵک بناسیێنین ئەویش وەکو سەرەتاکانی ژیانی و کورتەیەک لە ژیانی گەر بۆ ئێمە و بۆ بینەرانی باس بەڵێ کزەڵ ناوی تاواتی بەلا مەحموود کزەڵ مۆریاسی پێڵێن نازناوی شعریشی کزەڵە لەبەر ئەوەی کە ئەو نازناوی بخۆی هەڵبژاردووە لەبەرەوەی تاڵی ژیان و دەردیسەری ئەو ڕۆژگاری پەتیا پڕیوە هەمووی نەهامەتیە و نامەتی چەشتووە بۆیە ئەو نازناوەشی بخۆی هەڵبژاردووە باوکم بە کورتی باسی ئەەکەین باوکم لە 1970 تا لەدایک بووە لە شاری هەڵەبجە لەدایک بووە پێشەوەی لەدایک بێت باوشی عەبری خوای کردووە ئیتر بە هەتیوی گەورە بووە قەدەری ژوای کردووە کە وردەوە دەکە پێگەیوە تۆزێک کەوتۆ دەوروبەری لای گەرمیانەوە بۆ خوێندن و خوێندنی مەلایەتی و فقێتی و ئەمانە بە دوای زانین و زانستا گەڕاوە و زانستە لاهوتیەکان بابرین زانستی ئاینی گەڕاوە تا گەشتۆتەوە مەرحەلەی کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و لێرەش توێژینەوەیەک هەیە کە لامان کە وەختی خۆی لایشێ ئیجازەکەی وەرگرتووە و ئیتر لە جێی مۆریاز بۆتەوە بە مەلا لەو کاتەیە ئەتر لەبەر هەندی بار و زوف ئەو کاتە دژایەتی کراوە لەلایەن ئاخا و دەرەبەکۆئانەوە خۆشی کەسێکی ڕۆشنبیر و پێشکەوتن خواز بووە ینی دواکەوتون نەبووە خوێنەوار بووە ڕۆشنبیر بووە دژایەتی کراوە چۆتە دێی مایاوە لە دەی مایاوە چەند ساڵە لێ مەلایەتی کردووە شتێک کە ئاماژە پێ بکەین زیاتر یەکەمین کەس بووە کە بابەتی نەهێشتنی نەخێنەواری کردووە مەحول ئومیە لێ کەسێکی دێیەکە خانوویشی خۆی تەبەڕە کردووە بۆ ئەو مەکتەبە هەم خوێندنی بەیانانی دەرسی بوتۆتەوە ئەمە وەکو هینێک نەبوو بڵێ کارێک حکوومەت پێی بەخشی خۆی بەڵێ بە ئینسیاتیفی خۆی ئەم شتێک کردووە تر دوایش لە سلێمانی هاتووە ئیجازە و ڕخسەتی بۆ وەرگرتووە ئەو هینی کردووە ئەو چەند ساڵی کە لە مایەوە ماوەتەوە دوایی هاتوتە سلێمانی لە سلێمانی واز لە مەلایەتی هێناوە دەستیاوەتە کاری کرێکاری و تاوان پێشتریش هەر لە زمانی فەخێتیا کرێکاری و سەپانی و بڕەنجەڵێری و ئەو شتانی هەمووی کردووە لە ساڵی 1950
عەبدولکەریم قاسم سەرۆک کۆماری عێراق دەورەیەکی کردوێتەوە بۆ ئەوانی مامۆسایانی ئاینی ئەگەر ئامادە بن لەو دەورەیە سەرکەون ئەیان کرد بە مامۆسای ابتیدایی باوکیشم یەکێوە لە یەکەمەکانی ئەو دەورەیە ئەتر لە ساڵی 58 بەدواوە ئەو بوو بە مامۆسای ابتیدایی گەلێک لە مامۆستا بەناوبانگەکانی ئەو سەردەمە ئەو دەورەیەیان بینیوە ینی بەڕاستی کە هەمووی مامۆسای لێ هاتوش دەرچوون ڕاست مامۆستاگیان باوکی بەڕێزت وەکو باسی شت کرد زۆر عەوداڵی معریفەت بووە و جگەلەوە کە کاریگەریشی هەبووە لەسەر کەسەکانی دەور و پشتیشی بۆ ئەوەی کەواهانیاندا بۆ خوێندن و بۆ معریفە ئەمەوەیە بزانین کەی دەستی کردووە بە نووسین کەی دەستی کردو بە شعر نووسین لە ڕاستیە من ئەمێ وەکو پێناسەیەکی کورد باسی بکەم شاعر بەچی ئەبێ بە شاعر یا کەسێک بەچی ئەبێ بە شاعر شاعر بوون دەرەنجامە لە ئەنجامی ئەوون هەموو نەهامەتی ژیان و لێ قەومان و ناڕەحەتی و دەردی سەری و یان ئەو دەردی دابڕانی ئەوین و یان خۆشەویستی نیشتیمان پەروەری و کوردایەتی و ئەم شتانە و بابەتی سروشتی کوردەواری خۆمان و ئەم شتانە کە هەمووی کاریگەری ئەکات لەسەر کەسێک کە ببێ بە شاعریا ببێ بە نووسەر باوکیشم بەدەر نەبووە لەم هەموو نەهامەتیەی کە من باسی ئەەکەم وەکو باسیشمان کرد ئەو نازناوی بۆیە هەڵبژاردەوە لەبەرەوە ئەو هەموو دەردەسەری بینیوە ئەتر باوکم لە زوربەی بوارەکانە ئەسپی خۆی تاوداوە ینی لە یەک بواران ئینی نەکردو لە هەموو بوارەکانە نووسینی هەبووە مامۆستاگیان درێژەین بە باسەکەمان لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و کاک ژیار شعرێکەکەن بە میوان حەسرەتی دولبەر بەجارێ واسەری شێواندوم واسەری شێواندوم دولبەر بەجارێ حەسرەتی شەربەتی وەسلی لە هەنگوین خۆشترە شیرینترە خۆشترە شیرینترە وەسلی لە هەنگوین شەربەتی میحنەتی ئەو سەروی نازە عالەمی شێواندووە عالەمی شێواندووە ئەو سەروی نازە میحنەتی ڕوومەتی بۆ ماشی لێوم ماتەمینی گرتووە ماتەمینی گرتووە بۆ ماچی لێوم ڕوومەتی سوورەتی دیوارە عاشق بێ چزەی ئازار و غەم بێ چزەی ئازار و غەم دیوارە عاشق سوورەتی نۆبەتی شێخ و مەلایە بێن لە دین حاشا بکەن بێن لە دین حاشا بکەن شێخ و مەلایە نۆبەتی حاڵەتی ڕوخساری دەرخست سەجدەکەوتە عاشقان سەجدەکەوتە عاشقان ڕوخساری دەرخست حاڵەتی نەکبەتی دووچاوی مەستی هاتەکایە بۆ کزەڵ هاتەکایە بۆ کزەڵ دووچاوی مەستی نەکبەتی مامۆستاگیان باوکی بەڕێزت جگەلەوەی کەوا خاوەنی قەڵەمێکی جوان بۆ لە شێرە بەڵام لە هەنێ بواری تری شارەزایی باشی هەبووە وەکو یۆگا پاراسایکۆلۆژی گەر بکرێت باسێکی ئەم لایەنانی تری ئەم توانە شاراوانی تری باوکتمان بۆ بکەی بەڕاستی باوکم تواناکانی فرە بوون ینی لە یەک بوارە ئیشی نەکردووە وەکو خولیا ئەو عیلمانەی مطالعە کردووە دوای ئەوە لە خولیاکەوە بوو بە بڵێن پراکتیککردن یان جێبەجێکردن هەر ئەو سەردەمانەی کە ئەو خەریکی بابەتی یۆغا بوو بڕوان ناکەم لە باشوورە کەسێک هەبوو بێت کە بابەتی یۆغاشی زانی بێت چییە مەگەر بە نووسینێ شتێکەگەر لە کتێبەکانە هەبوو بێت ئەم هات پراکتیکی کردو هەتا ئەو ڕۆژەشی کە تیاوە فاتی کردووە تا ئەو ڕۆژش هەر خەریکی ڕاضەکانی بۆ بەپی تەمەنەکی خۆی ئەگەر چی بابەتەکانی کەشی هەرزانی و بەز لە عشق علمی وفقا دەستێکی باڵای هەبووە ئەوانەی کە ئێستا خۆی خۆیان مەشغوڵ کردەوە بە علمی وفقەوە ئەتوانم بڵێم بعضیان لە شاگردانی ئەو بوون بعضەکان لە تەلەبەکانی ئەو بوون ینی بەڕاستی من خۆم کە ئەمبینی زۆر دڵسۆزانە ئیشی تیا کرد ئەوە نەبوو فرتوفێڵێکی تیا هەبێت دڵسۆزانە کاری تیا کرد لە بواریکەشە دیوانێکی کێ هەیە ئەو دیوانی کاتی خۆی بە چاپ گەێنراوە پێش ئەمە
دیوانێکی وەکو بنامیلکە ئاسای شعری هەبوو لە حەفتاکانە دەریکردو بەناوی پند و ئامۆژگاری ئەمە ئەم بابەتانە مەسلەی پاراسایکۆلۆژی مثلەن مەسلەی هیپنۆتیزم کە ئێمە خەواندنی مغناتیزیە ئەوەی ڕەمل و وەفەق کە باسیەکەی بێگومانەمانە گەلێک لەم بابەتانە پەیوەندی هەیە بە زانستەوە گەلێکی پەیوەندی هەیە بە بابەتی لاهوتیەوە بەڵێ یعنی ئەم دیارە هەردوو لایەنەکە شارەزا بووە سەرچاوەکانی کە ئەم بابەتانی لێەوە وەرگتووە لەکوێ والله ئەگەڕا بە دوای سەرچاوەکانی هەبوو لەو مەکتەبەی کە هەیبوو دوای وەفاتی تامان مەکتەبەکەم پێشکەش کرد بە ناوەندی ژین بۆ ئەوەی نەفەوتێت بەڕاستی نەفەوتوێ سەرچاوەکانی لەگە کتێبەکانی کەشە تەسلیم بە ناوەندیژی کردو ینی هەر لە خۆی فێر نەبوو دیارە مطالعایشی هەبوو گەڕاوە بە دوای پراکتیشنی زۆرە بابەتانە بۆیە ئەڵێم چکە بەنسبەت ئەو سەردەمەوە بەڕاستی سەرچاوەکەم بەڵێ جا پێم خۆشە کۆتنەکەین باسی بەرهەمەکانی کەشی بکەین غەیری ئەو پند و ئامۆژگارێکە لە حەفتەکانە تەبعی کردووە ئەم دیوانەشی هەبووە چەند ساڵ پێش ئێستا تەبعکراوە بەس بەداخەوە لە کاتی هەڵەچن شتەکە غەڵەتی زۆرتیا هەبووە ئەوەی کە هەڵەچنی کردووە دڵسۆزانە نەیکردووە ئێستا بەنیازین جارێککە تەبعی بکەینەوە هەڵەچنی باشترین بۆ کردووە و ئیشی باشتری لەسەر کراوە ینی حەزەکەم هەتا زووترین کات تەواوێ باشترە بکاتە دەستی خوێنەوە. بەڵێ مامۆستاگیان باوکی بەڕێزت زمانی عەربی و فارسی و کەمێک ئینگلیزیشی زانیوە لە بواری وەرگێڕانە کاری کردووەگەر بکرێ باسی بواری وەرگێڕانەکانیشمان بۆ بکەین. بواری وەرگێڕانەکان ئەو کتێبانی کە هەندێک ئاماژەم بۆ کردن دانیش کەش هەیە هەر لە بەردەسای ئەویش هەر وەرگێڕانە لە فارسیەوە چونکە فارسیەکەی باشتر بووە بە حکمی ئەوەی کە لە خوێندنی فەقیرەکانە گوڵستان و بۆستان و بەڵێ ئەوانەی خوێندووە فارسیێکی باشی زانیوە ئەنجا لەبەرەوەی کە بابەتی مەلایەتی فەقیهەتی عەرەبیشی زۆرتیا و عەرەبیشی باشی زانیوە کە بووە بە مامۆستای ئێبتیداییش هەر دەرسی عەرەبیشی وتۆتەوە بە قەواعیدی و بابوون شێوازەکانی دەرسی ئەوانی وتۆتەوە بەس ئینگلیزیەکە لە کاتێکە کە زیندان بووە لە ناو زیندانە خۆی فێری هەندێک بابەتی ئینگلیزی کردووە وەکو پێوەکو عەرەبی و فارسیەکە نا یعنی کەمتر شارەزایی لێ هەبووە بەس کەمتر حەزەکەم بابەتی ئەم کتێبەش باس بکەم ئەمە هەڵبژاردە تایبەتەکان بە فارسی پێڵێن منتەخەب الخەواس ئەمە لەسەر ڕووەگناسی باس ئەکات ئەمە ماوەیەکی زۆر لای بەڕێز خاڵقی بوو مەسەری خاڵقی لە ئینستیتوتیۆی کوردی بەڕاستی من کەسەری ئەوەم هەیە کە زۆر دوای خست لەگەڵ بەرهەمێکی کە هەبوو 12 جەڵد بوو باوکم بەسەریا ئەمری خۆی کردبوو 10 ساڵیش هەرمایەوە لای خاڵقی کەچی هەر تەبعیان نەکرد ئەتر کە من لێم پرسیەوە بەڕاستی داوای لێبوردنیان کردووانە ئەمان لەبەر ئەوەی ئەویان نەکردو ئەمیان بە کەمتر زانی ئەمەیان کرد ئەمیان بەجێهێنا بەس ئەمە خۆم هەڵەچن و هەموو شتێکم بۆ کرد خۆم هەڵەچنێکی باشم بۆ کردووە زۆر بێکەم و کوڕیە ئەمە ئیسا ئەوەی کە ماوەتەوە ئاماژە بۆ بکەم ئەو کە ماوەتە ئەو 12 جڵدەیە ئەو 12 جلدە نەگەشتووە بە چاپ لە مەرحەلەی تایپی تەواو بووە ئەوەش هەر لای مەزەری خاڵقی بوو ئەوە دوای خست وەرم گرتەوە ئەتر بەڕاستی زۆر ڕوون کردە خەڵکی کە بۆ ئەوەی سیجنەوی سپۆنسەری بکەن یارمەتیم بن کەس وەڵامەکی وەکو پێویستان نەیامەوە تەنها بەڕێزەوە بە سوپاسەوە باسی دکتۆر هەواڵ ئەوە بەکر ئەەکەم کە چوون بۆ لای زۆر بە دڵفراوانیەوە ئامادەگی خۆی دەربڕی بەوەی کە تایپشتەکەی بخاتە سەر ئەرکی خۆی کتێبێکی تری یەکێک لەو بابەتانی تری هەمە جۆری سیر و سەمەرە کە کتێبێکە خوێنیتەوە ئەو سەرگوزستەوە ڕووداوانەیە کە لە چواردۆری خۆی ڕوویاوە یا بیستێتی وەکو بابەتی ڕشتەی مرواری مامۆستا عەلی الحەرانی سەجادیە سەرچاوەکانی ئەم بابەتانە کە وەرگیراوە ئەو لەکوێوە لە ڕاستیە ئەزمموی ژیانی خۆیەتی لە ڕاستیە باوکم لەبەر ئەوەی کە وەکو بە ئاماژەمان پێکرد زۆر گەڕاوە لە شاران و بۆ بە دوای خوێند ناگەڕاوە طبعاً لەگەڵ کولتوری هەموو ناوچەیەکە تێکەڵ بووە شتە بابەتەکانی و قسە خۆشەکانی ئەو سەردەمەوەیان شتی دانسقی ئەو سەردەمەی بەرگوێ کەوتووە کۆی کردوتەوە حتا گەشتووە بە شارەکانی تریش لە دووتێی ئەم دوو بەرگەیە جێ کردوتەوە بەس بەداخەوە ئەو کاتێک کە ئەمە بە ئەنجام گەشت و گەشتە دەستمان ئەو ڕۆژە باوکمتیا وەفاتی کرد ئەنی فریان نەکەوت کە ئەمە سێ خۆش بگە سپاسەکەم فریان نەکەوت ئەمە بە تاواتی سێری بکەین بێت ئیتر مایەوە من لای ئەو دۆست و برادرانەی خۆی کەین بوو وەکو هەدیە هەریەکە نوسخەیەکم ماونەتێ بەڵێ مامۆستاجان ئینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بکەینێتەوە.
تێکەڵ بکە کزەی شەماڵ هەناسەی دەم لەگەڵاتری گۆنا و گەردەن بۆی سین و مەم ئەتوێمەوە ئەچکێمەوە هەروەکو شەم دوو کوڵمی خڕ دوو لێوی پڕ ئەمژم بەدەم وە سەرسینگی تونند و قەڵە و یەک دەستە گۆڵ ئەی پێچمەوە بیدا لەسەر بفڕێنێ دڵ وەک مانگ لە ناو ئەستێرەدا خۆی بنوێنێ بزەی سەر لێ و خونچەی بەرکێ و بشکوێنێ دوو پێڵووی چاو چاڵان بکە شاشۆخی جوان شاری دڵی خامۆشەکان بێتە زمان بایشۆ و ناز کانی نیاز تاستەی حەوا پڕسفت و سۆی ئادەم بشکێ لە یەکشەوە کزەڵ لێوی یاقوتی یار جارێ بمژێ تاسەی نەفسی سەرکوت کرا و ئازا ئەکوژێ گڕ و کڵپەی عاشق و دووری پەری شێوە دانا مەرکێت ئارام بگرێت کسپەی پێوە دەم خۆش خەندەخان زۆر سپاس مامۆستاجان ئێمە وەکو ئاگادارین ئەو لە سەرەتای دامەزرانی یەکێتی نووسەرانی کورد ساڵی 1969 ئەمیچێک بۆ لە ئەندامە کاراکان بێگومان ئێمە کۆکو ئەیبینین هەرچەند لە ناو خەڵکە کە ئیسە باسیەکەین ئەو ناسرینە ناسراوە بەڵام لە ناو ناوەندی نووسەرانە ئەم وەکو کەسێکی کارا و زۆر ڕۆشنبیر و ناسراوە حەزەکەم باسی ئەو قۆناغەم بۆ بکەی کە چۆن کەوتوتەوە ناوەیەکێتی نووسەران و چۆن کاری کردووە لێ ئەو کاتە بەڕاست ئەو کاتە ڕۆشنبیرانی کورد ژمارەیان زۆر نەبوون بەس کارابوون بەس خەڵکی کارابوون ینی ناوەکانیش لای من هەیە ینی خۆ زۆر کەسیش ئەزانی کە ئەوانە چێن زۆربەی ینی هاوڕێتیان هەبووە کە هاتن ئەم یەکێتی نووسەرانیان سی کەسن هەموو کە هاتن ئەمەیان دروست کرد تەبان بە پێویستێکی سەردەم بوو پێویست بوو ئەوە دروست ببێت چکە تازە بەیانی یانزەی ئازار دروست بوو ئێتە تۆزە کرانەوەیەک بە ڕۆی نەتەوەی کووردا بوو لە بم باشووردا کرانەوەیەک هەبوو ئەدیبانیش پێویستیان بەوە هەبوو کە ڕێکخراوێکی ئاوایان هەبێت یان یەکێتێکی ئەدیبانی وایان هەبێ هاتن ئەوانە دروستیان کردەوانە کارابوون ئیشان ئەکرد کۆنگرە یەکەمیان بەست بۆ کۆنگرە یەکەمی شعری هەبوو باوکم ئەوە خوێندیەوە کۆنگرەی دووەم لە بەغا بەسرا بەس بارودۆخی ئەو کاتە تۆزە نالەبار بوو کۆنگرەکە وەکو پێویست نەبوو شعرێکی هەبوو نەیشی توانی شعرەکەش بخێنێتەوە کۆنگری دوم ساڵی چەند وڵا ئەوش لە هەفتاکانەوە بەس بە تاواتی نایەتە یادم داوای لێ برد نەکەم لە ئێوەش و لە بینەرانیش ئەو کاتە هەوڵێک هەبوو چونکە لە دوای نسکۆی 1970 بوو ئیتر کورد نسکۆی بەخۆیەوە بیبینیش بۆ ئێمە بەستم ئەوە بوو ساڵەکەم بیرنایە بەداخەوە لە کۆنگری دووەمە هەوڵێک هەبوو هەندێک هەوری ئەویان ئەیە کە یەکێتی نووسرانی کورد بخەنە پاڵ یەکێتی نووسرانی عەرەب یا عێراق ئەمە نەوعێ بوو لەوەی کە تۆزە پاشەکشێ لە کوردبوون کەن و هەمووی بچێتە چوارچەوەی عێراقەوە باوکم یەکی بوو لەوانەی کە ناڕازی بوو بەوەی کە بچنە ناو ئەو یەکێتی نووسرانی عێراق و یان عەرەبەوە هەڵسا بە ئاشکرا هەڵسا چاکەتەکە یا بەشانی ئەوتی منەمەم پێ قبوڵ نییە کێش لەگەڵ مایەتە دەرەوە با بێتە دەرەوە هەڵسا چۆ دەرەوە زۆریش هەبوو بە دوای هاتن و بەس مەجموعەیەکی مانەوە پێیان خۆش بوو کە لە یەکێتی لەو یەکێتی تازەی کاچێتە پاڵ عێراق و یەکێتی عەرەبەوە مانەوە لێتەیە ئەتر لەو کاتەوە لە یەکێتی نەما بەڕاستی لە یەکێتی نووسران نەما ئەتر خۆی خەریک کردو بەم ئیشانەوە تا ئەو ڕۆژی کە وەفاتیشی کردبوو بەس سوپاسەکەم بەس هەتا ئەو ڕۆژی کە وەفاتیشی کرد بەداخەوە ئەو یەکێتی نووسرانی کە لێرە هەبوو بە ناوی کوردەوە هەتا ئەو ڕۆژەش وەکو پێویست ئاوڕێشان لێنایە بەداخەوە مامۆستاکیان وەکو زانین باوکی بەڕێزت کۆمەڵێ بەرهەمی زۆر جوانی بۆ کتێبخانەی کوردی بەجێهێشتووە کە شانازی پێواکەین ویستت باسی چەند وتارێک بکەی کە نووسیوێتی بەڵێ ئەمە لە 2009 ئەمەی چاپ کردووە بەس ئەم وتارانە هی زادەی ساڵانی 60ەکان و 50کان و ساوتارێکی تیا هەیە
باسی کوێخا عەزیزەکە کە باپیری منە لەگەڵ شێخ مەحموود مەزنە ئەو دۆستێکی دێرینی ئەو بوو لە کاتی شەڕی بەردە قارەمانە ئەم کوێخا عەزیزەکە باپیری من بوو تایە بریندار بوو ئینگلیزەکان گرتیان و ئاگریشان پێوە سووتانیشان و هەردووچیان دەرهێنا ویان نەزانێت شێخ مەحموود مەزنە چونکە زۆر لەو ئەچوو کەڵەگەت و باڵابەرز و سوورسپی بوو زۆر لەو ئەچوو دوای کە زانیان ئەو نییە ئازادیان کرد بەس پاشەوەی کە ئەو هەموو عەزیەتەی بینیە تا ئەو ڕۆژێکەوە وفاتیشی کرد یەکێک لە ئەو باسی کە باوکم باسی کردو باسی وتوێژێکە لە بینی شێخ مەحموود مەزن و خۆیان کە باسی ئەم کوێخا عەزیزی کردووە گلی لە شێخ مەحموود کردووە کە وەکو پێویست ئاوڕێ لە کوێخا عەزیز نایەوەتەوە کە باپیری من بووە و ئامۆزای خۆشی بووە خەزوریشی بووە بابەتێکی کە هەیە لەسەر زەردەشتی مەژن ئەویست هەر وتارێکە نووسیوێتی هەر لە نامێلکەیە مستەفا خۆشنا و کاتێکە ئەویشین کراوە حەمە چەکوش هەبوو لە زیندانە لەگەڵ یانابوو هەر زیندە بەچاڵ کراوە وەختە قەومیەکانی و سەردەمە زیندە بەچاڵان کرد لەسەر ئەویش نووسیوێتی ئەمە وەکو نامێلکەیە ئەمەی بڵاو کردوەوە بەس لە 2009 بڵاوی کردبووە بەڵێ مامۆستاجان من دوایین بابەت کە ئەمانەیە باسی بکەین کە ئەمە من بە پێویستی زانم وەکو بابەت باسی بکەین ئەو کتێبەی کە 11 بەرگە کە باسی کرد لەوە پێش کە کتێبەکە لەبارەی ڕۆگناسیەوەیە ئەو کتێبانە وەکو فەرمودت کاکە هەواڵ ئەبوبەکر یارمەتیین بۆ تایپکردنی ینی من حەز ئەەکەم لێرەوە داوای ئەوە بکەم کە ئەو کتێبە هەر لایەنێک هەر ڕێکخراوێک هەر دەستگایەک هەر شوێنێک هەیە لە هەر شوێنێکی کوردستانە هەوڵبات ئەو کتێبانی باوکە بەچاپ بگەێنێت من سپاسی ئەو هەستی تۆ ئەەکەم هەستی ئێوەکەم ئەو بانگەوازیش بە شتێکی پێویستە زانم ینی منش داوا لەو خەڵکە ئەەکەم ئەوانەی کە ئەدەب دۆستن ئەوانەی کە خوێنەرن ئەوانەی کە توانیان هەیە ئەوەی بێ بەدەم ئەم هەوڵەوە بەڕاستی من بەرز ئەینرخێنم کارێکی باشی شەکات تەنها من مەبەسەکەم ئەوەیە کە ئەم هیلاک بوون و ماندووبوون و بەرهەمێکی ناوازەیە بکەوێتە بەردەمی خوێنەران هیچ مێژم بە پسێکی کەمتیانی لەوەیە مامۆستاگیان ئێمەش بە هیواین وەکو بەرنامەی قەلەندەرخانە مامۆستاگیان لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانی ئەم شەوماندا زۆر سپاس بە ڕێزت دەکەین زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی لەسەر باوکی بە ڕێزت کە ئێمەدا تەمەند درێژ بی مامۆستاگیان زۆر سپاس بۆ کاکژیاریش بۆ خۆی و ئەودە جوانەکەی و زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمید ئازیزانی قەلەندەرخانە بە شارێکی جوانی شاعیر کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانی ئەم شەومان دێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. ئەسپی شیعری قانعە وا سەرکەش و جەولانەکە یادی مێژووی شێخ سەعیدە ڕووی لە کۆی پیرانەکە گاه خەیاڵی گەرمیانە و شۆڕشی سامانەکە گاه لە سم کۆڵی خەیاڵە شیوەنی لاجانەکە مەرحەبای بابە گوڕگوڕ و قازی و بابانەکە بیری لانەی سەفشکێنە تان و پۆی بەرزانەکە ڕووی لە مەیدانی هیوایە بۆ زەها و پیلانەکە مەیلی گەیلان غەر بە ئەمڕۆ یادی کرماشانەکە هەر لە حەمرین و لە قەندیل و حەسارۆست و قەراغ بانگی ئازادی ئەدات و خوسرە و سیروانەکە